ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەرزبوونەوەی چڕی هێرشەکان بۆ سەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان، درێژەی شەپۆلی دەست بە سەرکرانی هەوڵاتیان و بەرزبوونەوەی گوشاری ئەمنی، دەست بە سەرکرانی سیروان میکایلی لە تورکیا و مەترسی دیپۆرکردنەوەی، هێرشی درۆنی و موشکی بۆ سەر هەرێمی کوردستان و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەڵوێستی توندی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق سەبارەت بە هێرشەکانی کۆماری ئیسلامی. پەرەسەندنی هێرشەکان بۆ سەر ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی بەرچاو سندووە و ژمارەی هێرشەکان بە شێوەی زیادی کردووە. بە پێڕاپۆرتەکان ئەم هێرشانە ژێرخانی سەربازی، ئەتۆمی و هەندێک ناوچەی مەدەنیان گرتوێتەوە و ڕێژەیەکی بەرچاو زیان و قوربانی لێکەوتوێتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا ناوچەکانی سنا، ورمێ، کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان، هەروەها شارەکانی یەزد، عراک، پارچین، ئەهواز، دەیسفول و فارسان بوونەتە ئامانجی هێرشەکان کە لە هەندێک شوێن دەنگی تەقینەوە و چالاکی بەرگری ئاسمانی تۆمارکراوە. بە پێزانیاریەکان شوێنە استراتیژیەکانی وەک وێزگەی ئاوی قورس لە عێراق و دامەزراوەکانی پەیوەندیدار بە پرۆسەی پیتاندنی یۆرانیۆم لە فۆردۆ و ناوچەکانی دەوروبەری تاران کراونە تاماج. لە هەمان کاتدا راپۆرتی بەرکەوتنی موشەک لە ناوچەی گوناباد و هێرش بۆ سەر ناوەندە پیشەسازیەکان لە ئیسفەهان بڵاوکراوەتەوە. هەروەها فڕۆکەخانەی بوشەهر ناوچەی کوهەک کە پەیوەندی بە ژێرخانە سەربازیەکانەوە هەیە بە ئامانج گیراون. بە پێ راپۆرتی گەیشت و هەرچەندە وردەکاریەکان بە شێوەیەکی سربەخۆ پەشراز نەکراونەتەوە، تەنها لە یەک ڕۆژدا سەدان هێرش لە چەندین پارێزگا تۆمار کراوە کە بەهۆیەوە دەیان کەس کوژاویان بریندار بوون. لە هەمان کادا ئاماژە بۆ دەکرێت کەم هێرشانە بە شێوەیەکی هاوکار لە چەندین ناوچە ئەنجام دراون و ئامانجیان تێکشکاندنی ژێرخانە سەربازی و پیشەسازیەکانی کۆماری ئیسلامی بووە کە ئەمە نیشانەی بەرزبوونەوەی ئاستی ڕوبەڕووبوونەوەکانە لە ناوچەکەدا. درێژەی شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیان و بەرزبوونەوەی گوشاری ئەمنی. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ توندبوونی کەشی ئەمنی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان، شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و راپۆرتەکان ئاماژە بە فراوانبوونی ئەم گوشارانە دەکەن. بە پێی دوایین زانیاریەکان لە شارەکانی سەقز و مەهاباد چەند هاوڵاتی بەناوەکانی کیان و ژادڵپور، ئەفشین نەجم و مامە عەلی نەژاد دەست بەسەر و ڕەوانەی بەندینخانەی ناوەندی شاری ورمێ کراون. هەروەها لە شارەکانی شیراز، کورتکوی، بروجان و مەلاردیش چەندین کەس بە تۆمەتی پەیوەندی بە میدیای دەرەوە یان کۆکردنەوەی زانیاری دەست بەسەر کراون کە وردەکاریەکانیان بە تەواوی ئاشکرا نەکراون. بە پێی دوایین راپۆرتەکان لە هەندێک حاڵدا هێزە ئەمنیەکان بە هێرش بۆ سەرماڵەکان، کەلوپەلی تایبەت و تەلەفۆنی بنەماڵەی دەست بە سەرکراوانیان زەوت کردووە. دەست بە سەرکرانی سیروان میکایلی لە تورکیا و مەترسی دیپۆرکردنەوەی. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکی مافی مرۆڤ و پەنابەری کوردی خەڵکی شاری سنا بە ناوی سیروان ئیسماعیلی لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر و مەترسی ڕادەستکرانی بە کۆماری ئیسلامی لە ئارادایە. بە پێڕاپۆرتەکان ئەو چالاکوانە بەهۆی چالاکیەکانی پەیوەندیدار بە یارمەتی مرۆیی لە ناوخۆی ئێراندا ناچار بە جێهێشتنی ئێران کراوە. بە پێی زانیاری بڵاوکراوەکانیش سیروان میکایلی لە ئێستادا لە کەمپی ڕادەستکردنەوەی پەنابەران لە شاری ئاگری تورکیا ڕاگیراوە و دۆخی یاساییەکەی هێشتا ڕوون نییە. شایانی باسە کە چالاکانی مافی مرۆڤ هۆشداریان داوە کە ئەم پەنابەرە کووردە لە مەترسیەکی جددیدایە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵوێستیان هەبێت. هێرشی درۆنی و موشکی بۆ سەر هەرێمی کوردستان و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا هێرشە درۆنی و موشکیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و بە تایبەتی بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن و چەندین ناوچەیان گرتووەتە بەر. بە پێی دوایین هەواڵەکان ناوچەکانی هەولێر، دهۆک، سلێمانی، هەروەها شوێنەکانی وەک پیرمان، بەحەرکە، بەستۆرە، کۆڕک و مەخمور بوونەتە ئامانجی هێرشە درۆنیەکان کە لە هەندێک شوێندا دەنگی تەقینەوە و چالاکی بەرگری ئاسمانی تۆمارکراوە. بە پێی زانیاری بڵاوکراوەکان لە شاری کۆیە هێرشێکی موشکی بۆ سەر کەمپەکانی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دیموکرات ئەنجام درراوە کە زیانی مادی لێکەوتوەتەوە. هەروەها لە ناوچەی خەباتی سەر بە هەولێر فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بارەکە یەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی
کردووە ئامانج کە چەندە هەندێک لە درۆنەکان لەلایەن بەرگری ئاسمانیەوە لەناو براون بەڵام یەکێکیان بەر ئامانجەکەی کەوتووە لە هەمان کاتیشدا راپۆرتی هێرش بۆ سەر گوندی زەرگێزیش بڵاو کراوەتەوە کە بە گوێرەی زانیاریەکان زیانێکی مرۆیی لێ نەکەوتووە. هەڵوێستی توندی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق سەبارەت بە هێرشەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا مەسعود بارزانی لە هەڵوێستێکیدا هێرشە بەردەوامەکان بۆ سەر هەرێمی کوردستانی با شەڕفرۆشتنێکی ئاشکرا وەسف کرد و داوای هەڵوێستی جددی لە بەغداد کرد. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان بارزانی ئاماژەی بەوە کردووە کە لە دەستپێکی ئاڵۆزیەکانەوە زیاتر لە 450 جار بە موشک و درۆنی ئینتیحاری هەرێمی کوردستان و بارەگاکانی پێشمەرگە کراونەتە ئامانج کە ئەمە نیشانەی بەرزبوونەوەی ئاستی هێرشەکانە. هەروەها ئاماژەی بەوە کردووە کە چەندین جار بارەگای بارزانی و تەنانەت ماڵی سەرۆکی هەرێمیش کراونەتە ئامانج کە ئەمەش لە ڕووی سیاسیەوە پەیامێکی دیاریکراو لە خۆ دەگرێت. لە هەمان کاتدا ناوبراو داوای لە دەسەڵاتدارانی بەغدا کردووە کە بە شێوەیەکی جددی هەڵوێستی کاریگەر بگرنەبەر. کوژرانی چەند سەرکردەی سپای پاسداران لە هێرشەکاندا. لە ڕۆژانی ڕابردوودا هەواڵەکان ئاماژە بە کوژانی ژمارەیەک لە سەرکردە و کەسایەتیە پەیوەندیدارەکان بە دامەزراوە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە ئەنجامی هێرشەکاندا دەکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری ئیسفەهان کوژرانی 4 سەرکردەی باڵای سپای پاسداران لە ئەنجامی هێرشەکاندا ڕاگەیەنرا. هەروەها کوژرانی جەمشید ئیسحاقی کە بەرپرسی فەرمانگەی بودجە و دارایی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی بوو بڵاو کراوەتەوە کە ناوبراو بە کەسێکی گرنگ لە دابینکردنی دارایی پرۆژە سەربازیەکان ناسراو بوو. بە پێی راپۆرتەکان کوژانی ئەم کەسانە هاوکاتن لەگەڵ هێرشە بەردەوامەکان بۆ سەر ناوەندە سەربازی و پیشەسازیەکان کە نیشانەی بەرزبوونەوەی ئاستی هێرشەکانە. لە هەمان کاتدا هەندێک سەرجاوە ئاماژە بەوە دەکەن کە هەندێک لە ئەم کەسایەتیانە لەگەڵ ئەندامانی خێزانەکانیان کراونەتە ئامانج. قوڵبوونەوەی قەیرانی مرۆیی لە ئێرانەوە و کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ درێژەی هێرشەکان راپۆرتەکان ئاماژە بە قوڵبوونەوەی قەیرانی مرۆیی لە ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان دەکەن کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ژیانی هاوڵاتیانی خستوەتە مەترسیەوە. لە ڕۆژانی ڕابردوودا لە شاری کەمیێران ژاراوی بوونی سەرچاوەکانی ئاو بووەتە هۆی نەخۆشبوونی سەدان هاوڵاتی کە بە ئازاری توندی سک و کێشەی هەرس گواستراونەتەوە نەخۆشخانەکان کە لە هەندێک حاڵەتیشدا پێویستیان بە نەشتەرگەری بووە. بە پێی راپۆرتەکان لە هەمان کادا تەقینەوەیەکی بەهێز لە ناوچەی پارچین و دەوروبەری تاران تۆمارکراوە کە بەهۆیەوە نیگەرانی ئەمنیەکان پەرەی سەندووە. هەروەها هەواڵەکان ئاماژە بە بەکارهێنانی منداڵان وەک قەڵغانی مرۆیی لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەکەن کە بە پێچەوانەی یاسا نێودوڵەتیەکانە و نیگەرانێکی گەورەی دروست کردووە. لە هەمان کاتدا باز لە تەقینەوەیەکی تر لە نزیکی زیندانی ئەڤین کراوەکە هەرچەندە زیندانەکە بەڕاستەوخۆ نەکراوەتە ئامانج بەڵام دۆخی ئەمنی ناوچەکەی ئاڵۆزتر کردووە. پەرەسەندنی سەرکوت لە زیندانەکان و خراپی دۆخی بەندکراوە سیاسیەکان. لە ڕۆژانی ڕابردوودا راپۆرتەکان ئاماژە بە توندبوونی سەرکوت لە ناو زیندانەکانی ئێران و خراپبوونی دۆخی زیندانی سیاسیەکان دەکەن کە هاوکاتە لەگەڵ ئاڵۆزیەکانی دەرەوەی زیندان. بە پێی راپۆرتی گەیشتوو لە زیندانی چابەهار هێزە ئەمنیەکان دەستڕێژی گولەیان کردوێتە سەر زیندانیانی ناڕازی کە لە ئەنجامدا ژمارەیەک لە زیندانیان کوژراون و دەیان کەس بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەم ڕووداوە دوای ئەوە ڕوویداوەکە زیندانیان بەهۆی کەمبوونەوەی خواردن و خراپی دۆخی ژیان ناڕزایەتیان دەربڕیەوە. لە هەمان کادا هەواڵەکان ئاماژە بەبوونی دەیان زیندانی سیاسی لە زیندانی چوبیندەری قەزوین دەکەن کە بەشێکیان لە دەست بەسەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبارن و هەندێکیشیان حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بە پێزانیاریەکان زۆربەی ئەم زیندانیانە لە دۆخێکی خراپدا ڕاگیراون و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان و پاراستنی مافە بنەڕەتیەکانیشیان بێبەشکراون. بەرزبوونەوەی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر میدیا سربەخۆکان و چالاکانی میدیایی. لە ڕۆژانی ڕابردوودا گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر میدیا سربەخۆکان و چالاکانی میدیایی لە ئێران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردو و راپۆرتەکان ئاماژە بە سنووردارکردنی هەرچی زیاتری چالاکیەکانیان دەکەن. بە پێی هەواڵی گەیشتوو دەزیای خەزایی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە دارایی ژمارەیەک لە کارمەندانی میدیایی دەرەوە لە ناوخۆی وڵات بە تۆمەتی کۆکردنەوەی زانیاری بۆ دوژمن و هاوکاری لەگەڵ هێزەکانی دەرەوە زەوت کراون. بە پێی راپۆرتەکان لە هەمان کاتدا چەند هاوڵاتی لە شارە جیاوازەکان بە تۆمەتی ناردنی وێنە و زانیاری یان پەیوەندی بە میدیایەکانی دەرەوەی وڵات دەست بەسەر کراون و لە هەندێک حاڵەتیشدا ویدیۆی دانپێدانانیان بڵاو کراوەتەوە.
هەروەها زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوەندامنیەکان بە شێوەیەکی بەردەوام چاودێری تۆڕە کۆمەڵایەتیەکان و چالاکیە دیجیتاڵیەکان دەکەن کە ئەمە بۆتە هۆی سنووردارکردنەوەی ئازادی ڕاگەیاندن. پەرەسەندنی ئاڵۆزیەکانی ناوچەکە و بەرزبوونەوەی هەڕەشە سەربازیەکان. لە ڕۆژانی ڕابردوودا ئاڵۆزیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و هەواڵەکان ئاماژە بە پەرەسەندنی ڕوبەڕووبوونەوە سەربازیەکان دەکەن. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی ئەمریکا لە چەند هێرشی ئاسمانیدا پێگەکانی حەشتی شعبی لە پارێزگاکانی نینەوە و سەلاحەدینی بامانج گرتووە. هەروەها کاروانی سەربازی حەشتی شعبی لە باشووری عێراقەوە بەرەو سنووری ئێران جوڵەی پێکراوە. لە هەمان کادا ئەمریکا بەناردنی کەشتیە جەنگیەکان و هێزی دەریایی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوڵی بەهێزکردنی ئامادەکاریە سەربازیەکانی دەدات کە بەپێی هەندێک راپۆرت هاوکاتە لەگەڵ ئامادەکاری بۆ هێرشێکی زەمینی سنووردار. هەروەها ئیسرائیل بانگەشەیەوەی کردووە کە توانای پیشەسازی سەربازی ئێرانی بە شێوەیەکی بەرچاو کەم کردوێتەوە و هەڕەشەی درێژەدانی هێرشەکان دەکات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کاتی ساتێکی باش بۆ هەملای.